لەماوەی یەک هەفتەی ڕابردوودا لە دوای دەستکاریکردنی مادەکانی 13 و 14 لە پرۆژە یاسای بودجێ گشتی عێراق کە پەیوەستن بە پشکی هەرێمی کوردستان و دەسەڵات و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە بودجەی 3 ساڵی داهاتووی عێراقدا لەلایەن لیژنەی دارایی و چەند پەرلەمانتارێکەوە کارداناوەکان تون بوون. حکوومەتی هەرێم دەڵێت ئەمە پێشێلکاریەکی دەستور و هەروەها ڕێکەوتنەکانی بخستنە ژێر پرسیاری ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغداد. زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەنجامەکانی ئەم هەوڵانە و هەروەها داهاتووی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد بە تایبەتی. من میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز چیایی تەیمور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دهۆکەوە لەگەڵما. بەڕێز چیایی تەیمور ئەم کاتت باش. کۆبوونەوەکان بەردەوامن سەبارەت بە چارەسەرکردنی ئەم بابەتەی کە ئێستا کۆمەڵێک ئاڵۆزی لە نێوان هەولێر و بەغداد لێکەوتۆتەوە بە تایبەتی مادەکانی 13 و 14 پێتان وایە ئەم کۆبوونەوانە ئەتوانن ئەم خاڵە و مادانە بگەڕێنەوە بۆ خاڵی دەستپێک و هەروەها ئەو دقە یاسایی و دەستوریەی کە لە سەرەتادا نووسراوەتەوە؟ سڵاو بەڕێز بۆ جەنابەتە و هەموو بینەرێت کەناڵێن بۆ کەناڵی 24 کوردستان 24. بله خاطین دیاره هبلو همو هولت اخسینا گر هر الحكومة هرم كردستان وهر پیمانی‌ها ائتلاف ادارات الدولة وهر الاطار تسویقی جه بوند دچار سریا و گرفته بکن او گرفتا ناف لجنه دارایی درست بوی کو زور بی زوری اندام بریار دای چند برگه کازیده کن و هنده برگه دیجه هموار بکن کو دجی برجواندی هرم کردستان نو او بشه هرم کردستان نو بجه سال 2023 دا و اویج تقریبا شرجانه که اخستیا انجمن نوێنەرێت عراقی جه کو مفروض بو وی هفته دا کۆمبوون کربانه دانیشتن کربانه لیش بر وی گرفته او همی تاتینه پیش اخستن بو مواقعی ندیار حتی ریگا چاره بو وی کشه بیت دیتن. باشە ئەگەر دانیشتنی و کۆبوونەوەکانی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەران دوا بکەوێت هیچ کاریگەری لەسەر دواکەوتنی پەسەندکردنی بودجەوە دواتر لێکەوتەکانی لەسەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان نابێ؟ بله بگومان کاریگری زور هنه یعنی برندش همون لاین حولت زور جدی دا کوی کشه چهار سر کن بوند چند زیتر پارلمان روی دخاره و دانشناسه کو دنگدان سروی پروژه بتکرن و اپ پروژه پسند ببین چون که اپو گلک یا گیرو بوی اما همت دیمایا هیوا پنج دا یعنی اکم نوکج پسند کن حتی او اجرات تناول گرتن بوجه بجه کرنوه پتیوی پیونی وای یعنی دچتا هیوا نوراستا هیوا حف و بندش تقریبا افساله دش کیس چید بونده دا هر حولاتی هر بارد خدمت گزاری شن سودش بجوال بگیرن. باشە بەڕێز چیایی دیارە دوێنێ لە ئەنجامی و کۆبوونەوەی کە چوارچێ هاوهەنگی لەگەڵ نوێنەرانی کورد هەی بووە دەگوترێت کە کۆمەڵێک لەو مادانی کە دەستکاری کراون گۆڕانکاری تێدا کراوە و ئەم جارە پێشنیازەکانی هەرێمی کوردستانیش پێشنیازی پێکراوە کە ئیتر بەم شێوازە تێپەڕێنرێت. ئەو گۆڕانکاریانە چین؟ ئایا ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا دەبێت؟ بگومان بیشوی قابل قبول نینن او گۆڕانکاریە هاتی نەکرێن اف اضافات هاتی نەکرێن و تایبەت او برگێت گرێدای دەسەڵاتێت هەرێما کوردستانê و پەیگەی هەرێما کوردستانê و هەفدژن گەل دەستوری عێراقê سێ چار خاڵێ تێدا زۆر ترسناکن مەترسیدارن و ایک جو آیا که مثلا هر پارێزگای که او بشه بود دانان حکومت هرێما کوردستان بدلێ نبید او شێت ڕاستە خۆل حکومت ناوەندی پارێ وەرگریت و وێندێژ چه تایبەتمەندی بۆ حکومت هەرێما کوردستان نابینن پێشەرکاریە دەسەڵاتێ توێیە ئەمە تشتێکی زۆرێ مەترسیدارە. ji ber hindê dîsan xalekadî ew bîrên neftê evel snorê îdariyê parêzgeha Kerkûk û Mîşel gorey va gorankariya hikûmeta Herêma Kurdistanê boyênîne van bîra bikar bînît û hindê ji dahatê we bêbeş bît herçend em hemî zanîn ev bîre wa devira vê cê nakokiyê made 140
وحكومة هريمة كردستان بوجه خو پاره مزاختی حتی نفت هاتیه دیتن و حتی بیره هاتینا لیدان و حتی بوری با هاتینا دانان و نفت و گواستن با ترکیه هر دو خاله زورد مترسی دارن و پیش یکی از بارناکم شانده تریما کردستان و پارتی دموکراتی کردستان جه پیرازی ببن. باشه برس چه ولی نیو انجمنی نونرانی عراقن بوچونی لیان سیاسی کان سبارت بن بابت دزانن اگر بم شێوازی کە دەستکاری کرا ئەو مادانە لە نێو ئەنجومەنی نوێنەران تێپەڕێنرێت دەنگی لەسەر بدرێت چی ڕوو دەدات ئەو مەترسیانە چین کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە بە عراقیشەوە لە کاتێکدا باس لەوە دەکرێت ئەمە لێدانە لە پێگەی محەممەد شیع سوودانی و کابینە تازە کەوتو ئەوەی کابینەی کە تازە ئێستا کەوتۆتە سەر پێ چۆنی دەبینی نەگەرم بابەتە بەو شێوازە تێپەڕێنرێت. طبعا اوا بريارة دور استهابون بيجي هريما كردستان بدات والدصالات توي كم كات ولواز بكات يا دويج قرفتها بحكمتها محمد شيع سوداني درس كات ناف اطار تنسيقي تشارشيو همانجيه دي صار ناف ائتلاف اداره الدوله خلقوا لاين اثنين وزور بيشوفن وزور رولي هي وتكاريجرن نبت حكومت محمد شیع سودانی بسر کبید سر کفتنکا پیشاب چونکه صوبایی دبیتا هزکا کاریگر و دبیت نا پارلمانی دا ببیتا خودان کرسیه که زور و ممکنه شیت رولی جوا هزیدی سرکی ور بگرید و چا هنگیج عبادیش یا پشتی بوا سرک وزیران جمارا کرسیت خود زیده کت دیسان مالکیش سوز شنده ورگرد کو سروک وزیران بو و جمارا کرسیت خود زیده کت او مترسیه های برهنده ویستک خواستک های ناف ائتلاف اداره الدوله ناف اطار تنسيقي دا كنبت حكومه محمد شيع السوداني بسر كبير زور باشا برس چای تیمور اندامی انجمنی نونرانی عراق زور سپاس ل دهوکەوە لەگەڵ کوردستان 24 بووی.